ڤەرسین 4 ساڵە لەگەڵ خانەوادەکەی لە فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بەشداری دەکات. بەرهەمی باخەکەیان دێن و پێکەوە لێرە ساغی دەکەنەوە. بەڵێ ئەمڕۆ ئێمە بە بەرهەمی هەنار بەشدارین و 4ەم ساڵمە بەشداریەکەم لە فستیڤاڵی هەنارە لەگەڵ خێزانەکەمە و ئێمە بێجگە لە هەنار ئاوی هەناری شەگرین و دەنگی هەناریش دانێن و دۆشاوی هەناریش. ماوەی 10 ساڵە فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لە هەڵەبجە بەڕێوە دەچێت. دەستەی گەشت و گوزاری هەرێم دەڵێن دەمانەوێت بۆ هەموو میوەکان و بەپێی تایبەتمەندی شوێنەکان فستیڤاڵ ئەنجام بدەین. ئێمە فستیڤاڵی هەنجیرمان کرد بە سوپاسەوە فستیڤاڵی کاڵک کرا لە کورسات کە فستیڤاڵی کاڵکی لە گوندێک لە گوندەکانی شارباژەر کرا، فستیڤاڵی هەنجیر و فستیڤاڵی سێو لە زاخۆ بۆیە بەردەوامین لەوەی کە ساڵانی داهاتوو تەماتە و شووتی لە پێنجێن ئەنجام بدەین، ترێ لە شارباژەر ئەنجام بدەین، شیرەمەنی و ماست و بەربوومە کشت و کاڵەکان و پەلەوەریەکان لە شوێنەکانی تر. لەم ساڵدا و لە 600 کەپردا نزیکەی 700 خێزان کاڵا و خواردنە جیاوازەکان ڕاستەوخۆ پێشکەش بەو گەشتیار و هاوڵاتیانە دەکەن کە سەردانی فستیڤاڵ دەکەن. لێرە ڕاستەوخۆ بنێشتی کوردی ئەسلی ئەوەی کە لە دارقەزوان و لە شاخەکەەوەی هێنێ ڕاستەخۆ لێرە دروستەکەین بۆ خەڵکی و بەپێی داواکاری خەڵک ڕاستەخۆی خێنێ بە خزمەتیان. وڵات تومانێناوە گوێزمانێناوە هەرمێمانێناوە تر بەرەمی خۆماڵی زۆرمانێناوە ڕۆڵێکی زۆر باشیە بە تایبەتی بۆ لای خۆمان کە کرێت ئەم خواردە کوردەواریانەیەنی دووەرەمێکی زۆر باش. تایبەت و هۆرامانی ماوردن ئایج وەزیێنی وەزی هۆرامانی وەزیەوەی بە چربە و مەژگەی چەرمە و تۆکڵی باریک یعنی چیوی تایبەت ماوردن چێوەکاتەری وەروانەیە خەڵک بزان و تا مۆزە هۆرامانی چێشا و ئانی وەڕونێ. ئابووریناسێک دەڵێت فستیڤاڵەکە کاریگەری ئەرێنی لەسەر بەرهەمی هەناری هەڵەبجە هەبووە و ناسنامەیەکی دیکەی پێبەخشیوە. لە ڕاستیە خۆشبەختانەوە بۆ دەمین ساڵە ڕام فستیڤاڵەکرێتەوە کاریگەری ڕاستە خۆیە بە دەرەنجامی ساڵانی ڕابردووە داهاتێکی باش کۆ بێتەوە بۆ خاوەن کێڵگە و جوتیارەکان بە تایبەتی ئەوانەی کەەوە باخی هەناریان هەیە و جگە لەوانیش هەموو ئەو بەرهەمانی کەوا لێرە خستنە ڕووی بکراوە چکە ڕاستەخۆ ئەو داهاتی کە هەیە ئەدێتە دەستی جوتیارەکە دەستی خاوەن کێڵگەکە دەستی خاوەن باخەکە. هەناری هەڵەبجە جگە لەوەی لە ناوخۆدا لە فستیڤاڵەکان ساغ دەکرێتەوە هەناردەی وڵاتە عەرەبی و ئەوروپیەکانیش دەکرێت. ئێستا هەناری هەڵەبجە بووەتە براندێک و کۆمپانیا عەرەبی و ئەوروپیەکان لە هەرێمی کوردستانەوە هاوردەی دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.